بیسەرانی ئازیزی ڕۆژهەڵات تیڤ هۆگرانی باس و هەواڵەکانی کۆمەڵە ئەم کاتتان باش بۆ پێشکەشکردن و ڕاگەیاندنی هەواڵ و بابەتە پەیوەندیدارەکان بە خەبات و چالاکیەکانی کۆمەڵە با بەرنامەیەکی دیکەی پەیکی کۆمەڵە هاتوینەتەوە لاتان. بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە لە میانەی وتوێژێکی لەگەڵ بەشی هەواڵی کوردی ڕۆژهەڵات تیڤ پشتیوانی خۆی و کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانی لە مانگرتوانی سیاسی کورد ڕاگەیاند. مانگرتن لە نان خواردن چەکێکی گەورەی زیندانیانی سیاسیە، هەم لە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران، لە ڕژیمی پێشوەکانی ئێران و لە هەموو دنیا بەگشتی چەکێکی گەورەیە و مەبەستیش لە بەکارهێنانی ئەو چەکە ئەوەیە کە زیندانی سیاسی ڕێگەیەکی دیکەی بۆ ئیعتراز نییە، خۆپیشاندان ناتوانێ بکە، ناتوانێ بێتە ناو خەڵک، قەتیس کراون. تەنیا چەکێکی کە هەیانە ئەویژەوەیە بە فشارهێنان بۆ جەستەی خۆیان و نان نەخواردن هەم سەرنجی ئەو دەوڵەتە جا هەر دەوڵەتێک بێ ڕاکێشن بۆ گیر و گرفتەکانیان و بۆ داخوازیەکانیان و هەم سەرنجی ڕای گشتی وڵاتەکە و زۆر جار جیهانیش بۆ لای خۆیان ڕاکێشن. لە ئێران حکوومەت ئەرزشێکدا نانێ بۆ گیانی زیندانیانی سیاسی، بەڵام نابێت لە بیریشمان بچێتەوە کە نەمانگرتن بێ کەڵکە و نە پشتیوانی لە مانگرتووان، چونکە ڕاستە ڕژیمی کۆماری ئیسلامی زۆر جار دەڵێ من گوێ نادەمە دنیا، بەڵام لە ڕاستیدا زۆر زۆر حەساسە بەرامبەر بەو هەواڵانەی کە لەسەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە وڵاتی ئێراندا هەیە بڵاو دەبێتەوە لە دنیا، بەرامبەر بەوانە حەساسە. بۆیە من بە دووری نازانم، هەرچەند پێشبینیەکەی حاسان نییە، بەڵام بە غەیری ممکنی نازانم کە ئەوان بە داخوازیەکانی خۆیان بگەن. بەڕاستی چونکە داخوازیەکانیان زۆر سەرەتایین، زۆر شتێکن کە لە هەموو دنیا ڕەچاو کراونە، لە ئێران خۆی زۆر ڕەچاو کراون. زیندانی سیاسی، بەندی زیندانیانی سیاسی جیاوازە لە زیندانیانی عادی و ئەوە شتێکی زۆر ئاساییە کە یەکێک لە داخوازیە گەورەکانیانەوەی. بۆیە من پێم وایە جارێ دەبێت چاوەڕوان بکەین، بەڵام من بە هیچ جۆر پێم وانییە بێشانس بن لە سەرکەوتنی خۆیاندا. بەڵێ کۆمەڵە لە ماوەیەدا بەردەوام لە میدیا و ڕاگەاندنەکانی خۆیان پشتیوانی و پشتگیری و زیندانیەکان و داخوازیەکانیان کردووە، بەردەوام دووپاتی کردوێتەوە. پێتان وایە ئەرکی کۆمەڵە و لایەنەکانی دیکەی کوردستان لە پەیوەند لەگەڵ مانگرتنی ئەم زیندانیانە چییە و چۆن دەبێت؟ پێم وایە هەموو لایەنێک بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی ئەو زیندانیانە سیاسیە چێن، سەر بە کام لایەن و حیزبی سیاسی هەن یا ئەسڵن سەر بە هیچ لایەکیان نین، ئەوانە زیندانیانی سیاسی کوردن. ئێمە چ وەکو حیزبی سیاسی، چ وەکو چالاکانی مافی مرۆڤ، وەکو ڕۆشنبیران، وەکو نووسەران، وەکو ڕۆژنامە نووسان، وەکو میدیاکاران و سەرجەم وەکو کۆمەلگای کوردستان دەبێ پشتیوان و پاڵپشتی زیندانیەکانمان بین، ڕۆڵە زیندانیەکانمان بین کە ئێستا لە گرتوخانەکانن. زیندانیانی سیاسی بەشی هەرە ئاسیب پەزیری کۆمەلگان چۆن ڕاستەوخۆ لە بەردەست ڕژیمدان، بەڵام لە هەمان حاڵدا ئاڵا هەڵگری ئازادین بۆ ئێمە، ئاڵا هەڵگری مافەکانن بۆ ئێمە. ئێمە بەش بە حەڵی خۆمان کردومانە، بەڵام هەرچی بیکەین هەرکەمە و من هەر لێرەوە هەم داوا لە حیزبەکان، هەم داوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤی کوردی و ئێرانی و هەم بە تایبەتی داوا لە ڕۆشنبیران و چالاکانی ناوخۆی وڵات دەکەم کە پشتیوانیان لێ بکەن. من پێم وانییە یعنی ئەرچێکی زۆر بێ ئەگەر داوا بکەین بڵێن کە کەسایەتی زۆرە لە کوردستان، کەسایەتی مەدەنی خۆشنێو کە تەسیریشیان لەسەر کۆمەلگا هەیە، تەسیریشیان لەسەر حکوومەتی کۆماری ئیسلامی هەیە، بۆ هەمویان کۆنابنەوە تۆمارێکی گەورە ئیمزاکەن بۆ زیندانیەکی سیاسی کە حەقی خۆیەتی. خانمی نەسرینی ستوودا کە بەڕاستی ژنێکی ئازا و کۆڵنەدەرە و شیاوی هەموو پشتگیریەکە، بەڵام بۆ زیندانیانی سیاسی دەبینین لە ئێران پشتی ئەو دەگرن، بۆ ڕووناکبیرانی کورد نابینین تۆمارێکی گەورە ئیمزاکەن پشتی زیندانیانی سیاسی خۆمان بگرین. ئێمەش
و دیارە لەگەڵ ئەحمەد شەهید کە راپۆرتۆری تایبەتی مافی مرۆڤە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە لەگەڵ ئەوە هاتۆتە گۆڕێ ئێمە بۆ خۆمان هێناومانەتە گۆڕێ ئەو ڕێکخراوەکانی مافی مرۆڤی کوردی لە دەرەوەی وڵات ئەو کارانەیان کردووە بەڵام پێم وایە دەبێت هەنگاوی زۆرتر بۆ پشتیوانی ئەوان هەڵبگیرێ. بەڵێ پێمان خۆشە لێرە و پامی بەڕێستان لە پەیوەند لەگەڵ ئەو ماگرتنەی زیندانیانی سیاسی و مەدەنی کووردە کە هەتاکو ئێستا خۆڕاگرانە داواکاریەکانیان لەسەر داواکاریەکانیان بەردەوامن ببیستین. من وەکو خۆم بە هاوڕێیەکی ئەوان دەزانم دیارە نەک لە سەردەمی ئێستادا بەڵام لە سەردەمێکی قەدیمی تردا وەکو زیندانیەکی سیاسی کە چەندین زار من دەست بەسەر کراوم و حەبسی چەند ساڵم کێشاوە لە زیندان من ئێش و ئازاری زیندانیانی سیاسی و هەروە نرخی زۆری کە ئەوان هەیەە بۆ کۆمەلگا و بۆ خەباتی لە ڕێگای ئازادیدا دەزانم و بەڕاستی دەستیان دەگوشم و هەموو نەوع پشتیوانیەکیان لێ دەکەم هیوادارم سڵامەت بن بۆ من نییە بڕیارێک بدەم لەبارەی شکاندن یان نەشکاندنیەوە بەڵام ئەوەندە دەڵم کە سڵامەتی ئەوان و سەربەرزی ئەوان هەدەفی ئەسلی ئێمە و ئاواتی ئەسلی ئێمەیە خۆیان لەو بارەیەوە باشتر بڕیار دەدەن هەر بڕیارێک ئەوان بیدەن ئێمە لەسەرمانە پشتیان بگرین. کاک عەبدوڵڵا سپاس بۆ بەشداریکردنتان و ئەگەر لە کۆتایی داوتەیەکتان هەیە و یان دەزانن شتێکم لە بیر چووە فەرموون لە خزمەتانە. نەخێر هەر ئەوەندە بۆ کاتی ئێستا کافیە و سپاس بۆ ئێوە کە ئەو مەجالەتان فەراهەم کرد هیوادارم ڕۆژهەڵات تیڤ بەردەوام لەسەر مەسەلەی زیندانیانی سیاسی کورد و بە تایبەت ئەممان گرتوانەی ئێستا کار بکا و بە هەموو دنیایدا بڵاو کاتەوە. سپاس بۆ بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران. پۆلۆنۆمی سێهەمی کومیتەی ناوەندی کۆمەڵە هەڵبژێرداوی کونگرەی چواردەهەم پاش 3 ڕۆژ و بەدوای کۆمەڵێک باسی چڕوپڕ لەسەر گرنگترین پرسەکانی سیاسی و تەشکیلاتی و پەسەندکردنی قەرار و بڕیاریشیە و کۆتایی بەکارەکانی خۆی هێنا. لە ڕۆژانی 13 تا 15 مانگی سەرماوەزی 1393 ڕێکەوتی 4 تا 6 مانگی دەسامبری 2014 سێهەمین پلەنۆمی کومیتەی ناوەندی هەڵبژێردراوی 14هەمین کۆنگرەی کۆمەڵە بەڕێوەچوو. ماوەیەک پێش پلەنۆم کومیتەی ناوەندی لێژنەیەکی ئامادەکاری بە مەبەستی بەڕێوەبردننی ئەرکەکانی پلەنۆمی سێهەم دیاری کرد. ئەم لێژنەیە دیاریکردنی ئەجەندای پلەنۆم و کاتی پێویست بۆ بەڕێوەچوونی کۆبوونەوەکانی دابین کرد و چەندین سەمینار و کۆبوونەوەی لە ئاستی کادر و بەرپرسانی بەشە جۆربەجۆرەکانی تەشکیلات بەڕێوە برد کە تێیدا بابەتە گرنگەکانی پلەنۆم خرايە بەرباس و لێکۆڵینەوە و بەو شێوەیە ڕوانگە و تێبینی هاوڕێیانی بەشدار لەم کۆبوونەوانەدا وەرگیرا. جێگەی ئاماژەیە کە بێجگە لە ئەندامانی ئەسڵی و جێگرانی ناوەندی هاوڕێیانی هاوکاری کومیتەی ناوەندی و یەکێک لە ئەندامانی کومیتەی دەرەوەی وڵات لە پلەنۆمی سێهەمدا بەشداریان هەبوو. لەم 3 ڕۆژەدا کۆمەڵێک بابەت و پرسی گرنگ لە پلەنۆمدا کەوتە بەرباس و لێکۆڵینەوە لەوانە دۆخی سیاسی ناوچەکە ئێران و کوردستان کە لە توی راپۆرتێکی سیاسیدا سکرتێری گشتی کۆمەڵە هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی پێشکەشی کرد. کارامەترکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پێداچوونەوە بەسەر ڕاگەیاندنی کۆمەڵە و پڕکردنەوەی کەلێنەکانی قسە و باسێکی چڕوپڕ لەسەر ڕێخستنەکانی کۆمەڵە لە ناوەوەی ئێران بەهێزکردنیان و چارەسەرکردنی کەم و کوڕیەکانی پەیوەست بە ئۆرگانی زاگرۆس کە ئەرکی ڕێکخستنی لەسەرشانە بابەتە سەرەکیەکانی ئەجەندای کۆبوونەوەکان بوون کە کاتی زۆریان بۆ باس و لێکۆڵینەوە بۆ تەرخان کرا. هەروەها لە پلەنۆمدا کۆمەڵێک پرسی تەشکیلاتی و حیزبی دیکەش هاتە گۆڕێ و بڕیاریان لەسەردرا لەوانە پرسی ماڵی پەیوەندیە نێونەتەوەیەکان و چەند بابەتی دیکە. لە بەشی راپۆرتی سیاسیدا کە لەلایەن سکرتێری گشتی هاوڕێ عەبدوڵڵا موحتەدیەوە پێشکەشکرا ئاماژەکرا بە گرنگترین گۆڕانکاریەکانی ئەم دواییانەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت لە پاش شەڕی داعش بە دژی کیانی کوردی لە کوردستانی باشوور. پەلامەردانی کوردستان لەلایەن یەکێک لە تۆنداژۆترین گروپی ئیسلامی سەلەفی و تاوانە دژە مرۆڤیەکانیان لە شنگاڵ و باقی شوێنەکانی کوردستان کە کەوتوبووە بەر ئەم پەلامارانە و نەهامەتی و مەینەتی یەکجار زۆری تووشی جەماوەری خەڵکی کوردستان و بەتایبەت ئەم دەڤەرانە کرد. بەڵام لە هەمان کاتدا
گەڕوتینێکی زۆر گەورەی خستە ناو ڕیزەکانی نەتەوەی کورد لە هەموو پارچەکان و هاوخەباتیەکی پڕ لە شانازی لە دژی ترۆر وەڕێخست. ئامادەی هێزی پێشمەرگەی کۆمەڵا بۆ بەرگری لە کیانی سیاسی کورد و داکۆکی لە خەڵکی کورد و دەستکەوتەکانیان ڕەوانەکردنی هێز بۆ بەرەکانی شەڕ لە راپۆرتی کومیتەی ناوەندی بە پلنۆم زۆر بەرز نرخێنرا و ئاماژە کرا بە کاردانەوەی باشی ئەم هەڵوێستا لە ناو جەماوەری خەڵک هەم لە باشوور و هەم لە کوردستانی ڕۆژهەڵاتدا. لە درێژەی راپۆرتەکەدا هەروەها ئاماژە کرا بە ئەو هەلوو دەرفەتانەی کە بەرەو ڕووی کورد بەگشتی و کوردستانی باشوور بەتایبەت بووەوە. کورد نەتەنیا لە ڕیزی پێشەوەی بەرەنگاری لە بەرامبەر هێرشی داعش وەک تاوانبارترین گروپی سەلەفی تۆندرە و لە دنیادا ناسیندرا، بەڵکو وەکو نەتەوەیەکی ئازادی خواز کە لە ناو دەریایەک لە کوشت و کوشتاری ئاینەکانی دژبەیەک شەڕی فرقەی و ڕەگەزیدا ڕێز بۆ هەموو جیاوازەکانی ئاینی و ڕەگەزیدادنێ و تەنانەت بۆتە پەناگا و داڵدەری مەسیحی، ئێزەدی و هەموو کەمایەتی ئاینیەکانی دیکە، ناوبانگی ئەرێنی بۆ خۆی دەستەبەر کرد. ئەم پێگەیە بێگومان دەبێتە بەستێنێکی لەبار بۆ خەباتی کورد لە پێناو ئازادی نەتەوەییدا. لە ئەو بارودۆخەی کە کەوتە بەر ئاماژەی راپۆرتی سیاسی پلنۆم، کێشەکانی ئێران و ڕۆژاوا بوو کە هەر چەند خاڵێکی هاوبەشیان لە شەڕی داعش پەیدا کردووە، بەڵام لەسەر گرنگترین کێشە و جیاوازیەکانیان واتە لەسەر پرسی بەرنامە و چالاکیە ناوکیەکانی ئێران نەیانتوانی بگەنە ڕێکەوتن و ناچار کران کە ماوەی دانوستانەکانیان بۆ زیاتر لە 6 مانگی دیکە زیاد بکەن. هەر بۆیەش ئاسۆی سوکردنی گەمارۆکان و ئابلۆقەی ئابووری ئێران لێڵتر بووە و بەتایبەت بە دابەزینی زۆرتر لە 50% قیمەتی نەوت، مۆتەکە و دڵەڕاوکەی داڕمانێکی ئابووری زۆرتر لە هەر کاتێکی دیکە بەرۆکی بەکاربەدەستانی کۆماری ئیسلامی گرتووە. لە راپۆرتی سیاسی پلنۆمی سێهەمدا هەر لە درێژەی لێکدانەوەی بارودۆخی سیاسی و ئابووری ئێران ئاماژە بەوە دەکرێت کە هەرچەند لە بواری ناوخۆیی حکوومەتی ڕۆحانی هیچ نەرمیەکی نەنواندووە و سەرکوت و داپلۆسین و کۆتوبەندکردنی ئازادی خوازان هەر وەکو پێشوو بەردەوامە، ژمارەی لە سێدارەدانی ڕوو لە زیادبوون بووە و ئازادی تاک زۆرتر لە جاران پێشێل دەکرێت. بە هەموو ئەوانەشەوە ئێمە لەم مانگانەی دواییدا لەگەڵ گەشە و خۆپیشاندانێکی زۆر زیاتری بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و ئێعترازاتی بەرچاوی کرێکاری ڕوبەڕووین. دوایین خۆپیشاندانی شاری سنا بە پشتیوانی لە کۆبانی کە تێیدا بەخەستی دروشمی دژی دیکتاتۆریەت واتە دژی ڕژیمی ئێران هاتە مەیدان و شەپۆلێک لە ئاڵای سوور ڕیزەکانی خۆپیشاندانەکەی داگرت، ترسی دەستگا ئەمنیەکانی ڕژیمی لێکەوتەوە و بە ئاشکرا نیگەرانی کردن. ئەو نمونانە و زۆر دیاردەی دیکانیشانی دەدا کە بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان زیندووە و هەر دەرفەتێکی هەرچەند بچووکیشی بۆ هەڵکەوێ بۆ هێنانە مەیدانی داخوازیەکانی و نیشاندانی هێزی خۆی کەڵکی لێوەردەگرێت. لە بەشێکی دیکە لە راپۆرتەکەدا باز لە جموجوڵی زۆرتری هێزە چەکدار و ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی بە بیانووی شەڕ لەگەڵ داعش لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان بەتایبەتی کرا و هەڕەشەکانی بۆ ئەمنیەت و ئاسایشی حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵات و لەوانە کۆمەڵە و تەنانەت بۆ کوردی ڕۆژهەڵاتی دانیشتووی هەرێمیش وەکو مەترسیەکی جدی هەڵسەنگێنرا. یەکێک لە تەوەڕاستیەکانی ئەجەندای کۆمەڵا لەبەر ڕۆشنایی لێکدانەوەی سیاسی و تاوتوێکردنی دۆخی سیاسی ناوچەکە و بەتایبەتی کوردستانی ڕۆژهەڵات پرسی ڕۆژهەڵات تەوەری بوو. جموجوڵەکانی ئەم دواییانەی کوردستانی ڕۆژهەڵات و کەڵگوەرگرتنی جەماوەری خەڵک لەو بارودۆخە و هاتنیان بۆ سەر شەقامەکانی شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات خۆی نیشانەیەکە لەو زیندوو بوونا. لە لایەکی دیکەوە پرسی کوردی ڕۆژهەڵات لە مەترسی ئەوەدایە کە ئاڵوگۆڕەکانی ناوچەکە و پرسی دیکە سێبەر بخەنە سەر دەنگی هەقوازی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات و زیاتر لە جاران لە پەراوێزیان بخات. هەر بۆیەش پێویستە هەوڵێکی زۆرتر و چڕوپڕتر لەو بارەوە لەلایەن هەموو هێزە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵاتەوە بدرێ. لەم ڕاهەندەوە چالاکیە دیپلۆماسیەکانی کۆمەڵای لە یەک ساڵی ڕابردوودا لە وڵاتانی ڕۆژاوا و لە ناوەندە نێونەتەوەیەکاندا قورساییەکی بەرچاوی بووە و پلنۆم جەختی لەسەر بەردەوامیان کرد. بەڵام لە هەمان کەدا پێویستە دەست بدرێتە کارێکی کاریگەر و گەورە تا بکرێ کۆی هێزە سیاسیەکان و کەسایەتیەکانی کوردستانی ڕۆژهەڵات لە کۆنگرەیەکی نەتەوەیی ڕۆژهەڵات کۆ ببنەوە و بەستێنێکی لەبار دروست بکەن بۆ کاری هاوبەش. بتوانین هاوکات پێناسە و ئەجەندای تایبەتمان هەبێت بۆ بزوتنەوەی هەخوازی کورد لەم بەشە لە کوردستان و چارەنووسی لە داهاتووی ئاڵوگۆڕەکاندا. لەبەر ڕۆشنایی راپۆرتی سیاسی پلنۆم سەرنجی ڕێبەری کۆمەڵەی بۆ بەهێزکردنی هەرچی زۆرتری ڕێخستنەکانی ناوەوە چ لە ڕووی ئیمکانات و چ لە ڕووی پەرەپێدانی زۆرتر و پەیوەندی چالاکانی کۆمەڵە لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ڕاکێشا و بڕیاری پێویستی لەو بارەوە پەسەند کرد.
پلەنۆمی سێهەمی کومیتەی ناوەندی چالاکیەکانی 2 ساڵی ڕابردووی هێزەکانی پێشمەرگەی کۆمەڵەی تاوتوێ کردو لە باسێکی چڕوپڕدا هەنگاوی پێویستی بۆ تەقویەت و کارامەترکردنی ئەم هێزە وەکو باسکی چەکداری کۆمەڵە و بەشێک لە هێزی داهاتووی بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات پەسەند کرد. لە بەشێکی دیکەی باسەکانی پلەنۆمدا کەم و کوڕیەکانی کاری ڕاگەیاندنی حزبی لە ناو کۆمەڵەدا خرایە بەرباس و لێکۆڵینەوە و چەندین بڕیار سەبارەت بە دامەزاندنی ناوەندێکی ڕاگەیاندن بە مەبەستی یەکخەتکردن و خێراترکردنی کاردانەوەی میدیایی لە هەمبەر ڕووداوەکان و بەڕێوەبردننی کەمپەینی ڕاگەیاندن و کۆمەڵێک چاکسازی دیکە لەم بوارەدا پەسەند کرا. هەر لە درێژەی تاوتوێکردنی کاری ڕاگەیاندن بە تێر و تەسەلی لەسەر بەکارهێنانی شیا و کاریگەرتری ڕاگەیاندنی ئینتەرنەتی قسە و باس کرا و بڕیاری پێویست بۆ هەڵهێنانەوەی هەنگاوی ئەمەلی درا. سەبارەت بە پرسی ماڵی و دارایی پاش قسە و باسێک لەسەر چۆنیەتی زاڵبوون بەسەر کێشە و گرفتە ماڵیەکان بەتایبەت لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا پلەنۆم سیاسەتی ڕێبەری کۆمەڵەی لەم بوارەدا کە توانیوێتی بەر بە ئەو کێشە و گرفتە ماڵیانە بگرێ و چارەسەری پێویستی بۆ بدۆزێتەوە بە شیاو نرخاند. راپۆرتی کومیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکان بەشێکی دیکەی ئەجەندای پلەنۆم بوو. گوزاریشی کار و چالاکیەکانی ئەم بەشە بیسرا و کومیتەی ناوەندی جەختی کردەوە لەسەر بەرینترکردنی چالاکیەکان لە ئاراستەی زۆرتر ناساندنی پرسی ڕۆژهەڵات و بزوتنەوەی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات. هەڵبژاردننی دەفتەری سیاسی ئاخرین بەشی دەستوری کاری پلەنۆم بوو. 5 کەس لە ئەندامانی کومیتەی ناوەندی بە کۆی دەنگ بۆ دەفتەری سیاسی کۆمەڵا هەڵبژێردران. پلەنۆمی سێهەمی کومیتەی ناوەندی کۆمەڵا هەڵبژێردراوی کۆنگرەی 14 پاش 3 ڕۆژ و بەدوای کۆمەڵێک باسی چڕوپڕ لەسەر گرنگترین پرسەکانی سیاسی و تەشکیلاتی و پەسەندکردنی قەرار و بڕیاری شیا و کۆتایی بەکارەکانی خۆی هێنا. کومیتەی ناوەندی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران سەرماوەزی 1393 ڕێکەوتی دێسامبری 2014 زاینی. نامەی کومیتەی تەشکیلاتی ئامریکای باکووری کۆمەڵا بۆ وەزیری دەرەوەی کانادا. کومیتەی تەشکیلاتی ئامریکای باکووری کۆمەڵا لە نامەیەکدا پشتیوانی لە زیندانیانی سیاسی مانگرت و ئاراستەی وەزیری دەرەوەی کانادا دەکات. بەڕێز جوان بایرید وەزیری دەرەوەی کانادا ماوەیەکی زۆرە زیندانیانی سیاسی کورد لە شاری ورمێ کەوتونەتە ژێر ئەشکەنجە و ئەزیەت و ئازاری زۆر و ئەو پەڕی نامرۆڤایەتی ترین بێمافیان پێدەکرێت. لەوانە گواستنەوەی چەند کەس زیندانیانی سیاسی بۆ بەندی زیندانیانی جەنایەتکار. زیندانیانی سیاسی کورد دژ بەم کردەوە نامرۆڤانەی ڕژیم دەستیان داوەتە مانگرتن و تا ئێستایش کە 22 ڕۆژ بەسەر مانگرتنەکەیاندا تێدەپەڕێ لە حاڵەتی مانگرتندان. هەروەها جێگەی ئاماژە پێدانە کە زیندانیانی سیاسی لە شارەکانی دیکەی ئێران بۆ پشتگیریکردن لە زیندانیانی سیاسی کورد لە شاری ورمێ دەستیان داوەتە مانگرتن. بەڕێز جەنابی وەزیر، زیندانیانی سیاسی کورد و هەموو زیندانیانی سیاسی دیکە لە ئێران لە سەرەتایی ترین مافی ئینسانی و حقوقی بێبەشن و لەژێر سەختترین ئەشکەنجە و ئەزیەت و ئازاردان و چاوەڕوانی ئەشکەنجە و ئەزیەت و ئازاری زۆرتر تەنانەت ئێعدام لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامیەوە دەکەن. هەر بۆیە داوای ئێمە وەکو کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە بەڕێستان ئەوەیەکە بە هەر جۆرێ بۆتان دەکرێت دەنگی خۆتان بخەنە پاڵ دەنگی باقی دەنگەکانی دیکە بۆ پشتگیریکردن لە مافەکانی زیندانیانی سیاسی کورد. کۆماری ئیسلامی بخەنە ژێر گوشار کە دەست لە کارە دژە مرۆڤایەتیەکانی دەرهەق بە زیندانیانی سیاسی هەڵبگرێت بە جۆرێ هەلومەرج بۆ ئازادکردنی ئەوان بڕەخسێنن. هیوادارین بەڕێستان ئەو پەڕی هەوڵی خۆتان بۆ مەحکومکردنی سیاسەتی دژە مرۆڤایەتیەکانی کۆماری ئیسلامی دەرهەق بە زیندانیانی سیاسی و ڕاگررتنی ئەزیەت، ئازار، ئەشکەنجە و ئێعدامی زیندانیانی سیاسی لەلایەن کۆماری ئیسلامیەوە بدەن و پاڵپشتی زیندانیانی سیاسی و خەڵکی کوردستان بۆ ئازادی ڕۆڵە بەندکراوەکانیان بن. بەڕێز و سڵاوی دووبارە، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، کومیتەی ئامریکای باکوور. وتەکانی بەڕێز عەبدوڵڵا موحتەدی لەسەر کۆتایی پلۆنۆمی سێهەمی کۆمەڵە لە کۆبوونەوەی کادر و ئەنداماندا. دوا بەدوای کۆتایی هاتنی پلۆنۆمی سێهەمی کومیتەی ناوەندی هەڵبژێردراوی کۆنگرەی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و بۆ زیاتر شروفەکردنی چۆنیەتی بەڕێوەچوونی پلۆنۆم و هەروەها ئاگادارکردنەوەی ئەندامان و کادرانی کۆمەڵە لەسەر قسە و باست و بڕیارگەلی نێو پلۆنۆم
ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 16/12/2014 زایانی کۆبوونەوەیەک بە بەشداری هەموو ئەندامان و کادرانی کۆمەڵە لە بارەگای ناوەندی کۆمەڵی شۆڕژگێر بەڕێوەچوو. لە گرنگترین دەستور جەلسە و تەوەر و باسەکان یان بڕیارنامەکانی نێو پلۆنەمی سێی کۆمەڵە کە لێرە پێشکەشتان دەکەن. بەڵام پێش ئەوەی من باسەکانی خۆم لەبارەی پلێنۆمی سێهەمی کۆمیتەی ناوەندیەوە دەست پێ بکەم، پێم خۆشە قسەکانم بە پیرۆزباییەک لە هەمووتان دەست پێ بکەم بە بۆنەی وەرگیرانی کۆمەڵە لە ئینتەرناسیۆنالی سۆسیالیستەوە. هەمومان دەزانین کە هەموو ناوچەیەک کە ئێمەی تێدا دەژین و محلی فعالیەتی ئێمەیە، ژینگەی سیاسی و کۆمەڵایەتی ئێمەیە و بەعام کوردی تێدا دەژی لە مانگەکانی ڕابردوودا کەوتۆتە بەر تەوژمی گۆڕانکاریەکی زۆر گەورە کە نەکەر سەرنجی ئێمەمانانی ڕاکێشاوە یا ئێمەمانانی خستۆتە ژێر کاریگەری خۆیەوە، بەڵکو جیهانی خستۆتە ژێر کاریگەری خۆیەوە. ماوەی 6 مانگە یا خەبەری یەکەمە یا یەکێک لە خەبەرە یەکەمەکانی هەموو کاناڵەکان و میدیاکانی جیهانە و جارێکی دیکە هێزی نظامی ئەمریکا و هاوپەیمانانی ڕاکێشاوەتە ئەم ناوچەیە و سەر لە نوێ ڕیزبەندیەکی تازەی هێناوەتە ئارە. لە زۆر جاردا ئێتلافە کۆنەکان هەڵوەشاونەوە، دوژمنانی قەدیمی بوون بە دۆست و ئێتلافی تازە هاتۆتە ئاراوە و لە هەر حاڵدا گۆڕانکاریەکی زۆر گەورە لەم ناوچەیە هاتۆتە ئاراوە. ئەمە تەئسیری داناوەتە سەر پرسی کورد بەگشتی، تەئسیری داناوەتە سەر ئێران و تەئسیریش دادەنێتە سەر ئێمە وەکو کوردستانی ڕۆژهەڵات و وەکو کۆمەڵەش. لە بواری اقتصادیدا کە ناچینە زۆر وردەکاریەوە، بەڵام لە بواری اقتصادیدا ئێران هەمیشە 3 مشکلی گەورەی هەبووە. یەک مشکلیان بە هیچ کام لەو دەوڵەتانە بە تایبەت مەربوط نییە، مشکلێک کە بە کولیەتی نظامی جمهوری ئیسلامی مەربوط. ڕژیمی جمهوری ئیسلامی ئێران لە ڕۆژی ئەوڵەوە تا ئێستا خاوەنی بەرنامەیەکی دروستی اقتصادی بۆ پەرەپێدان و تەوسعی اقتصادی نەبووە و ئێستاژ نییە. خاوەنی ساختارهای قانونی کافی، ئەمنیەتی کافی بۆ تەوسعی اقتصادی نەبووە و نییە. بۆیە ئەوانە شتێکی ئەساسین مربوط بە تەواوی نظامی جمهوری ئیسلامین و ئەگەر قەرار بێ ئێران ئەوانە ئیسلاحکا سەر تاسەری ئولگوی اقتصادی ئەم 35 ساڵی جمهوری ئیسلامی دەبێت بگۆڕدرێت کە تا ئێستا مقاومەتی کردووە نەگۆڕدراوە، بەڵام بە قیمەتی وێرانکردنی کۆمەلگای ئێران. دووهەمین مشکلی گەورە مشکلی ناکارامەئی یا سوئی مدیریەتێک بووە کە لە دەورەهای مختلف بووە، بەڵام بەخصوص دەورەی ئەحمەدی نەژاد هیچ کەس نەیدەتوانی اقتصادی ئێران ئاوا تێک بدا لە دەرەوەڕا ئەگەر بەدەست خۆیان وای لێ نەهات بە. یعنی هەرچی نەزم و نظام و زەوابیت و یاسای اقتصادی بوو پێشێل کرا، عیدەیەکی نەزان کەوتنە گیانی اقتصادی ئێران و هیچ حساب و کتابێک نەبوو. بۆیە ئەم بێمودیریەتی اقتصادی و ناکارامەیش عاملێکی گەورە بوو و سێهەمینیان تەحریمهای اقتصادی بوو کە بەسەر ئێراندا سەبە. ئەم سیانە دەستیاندا بۆ دەزیەک. ڕوحانی ئەگەر بتوانێت عیلاجی بکە ئەوەڵیەکان نییە، دووەمیەکەش یعنی سووەمیەکەشیان کە لابردنی ینی ساختارهای اقتصادی ئێران، قەوانینی ئێران، ساختارهای حقوقی سیاسی اقتصادی ئێرانی پێ نەگۆڕاوە ناشگۆڕێ. ئەوەی کە دەتوانێ بیگۆڕێ یەکیان لابردنی تەحریمەکانە و یەکیان مدیریەتێکی ڕێک و پێکتر و منەزەمتری ئابووریە. تەحریمەکانی تا ئێستا پێ عیلاج نەکراوە، بەڵام لە زەمینەی مدیریەتێکی تۆزێک کارامەتری اقتصادیدا بە هەرحاڵ بەعزێک کاری کردووە. مشکلەوەیە لێرەشدا تووشی گرفتی زۆر گەورەیە، بۆ چونکە اقتصادی ئێران اقتصادێکی لەسەر ئەساسی ڕاندخۆریەکی غەیرە شەفافە. سوپای پاسداران دەستی بەسەر هەموو شتێکدا گرتووە.
اطلاعات و اطلاعاتی موازی بنیادهایەکی اقتصادی کە سەریان دەچێتەوە بەیتی ڕاهبەری ئەوانە گەورەترین موسسەساتی اقتصادی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ئەو بنیادە اقتصادیانە. بەڕێوەچوونی کۆنفرانسێک لە پەرلەمانی ئوروپا بە بۆنەی ڕۆژی جیهانی مافی مرۆڤ ڕۆژی چوارشەمە 19 سەرماوەست بە بۆنەی 10 دەسەمبەر ڕۆژی جیهانی مافی مرۆڤەوە کۆنفرانسێک لە پەرلەمانی ئوروپا بەڕێوەچوو. لەو کۆنفرانسەدا کە ژمارەیەک لە چالاکانی سیاسی و مەدەنی کورد و سەرتاسەری تێدا بەشدار بوون، باس لەلایەنە جۆراوجۆرەکانی پێشەلکاریەکانی مافی مرۆڤ لە ئاستی جیهاندا کرا. سەبارەت بە شێوازی بەڕێوەچوونی ئەو کۆنفرانسە وتوێژێکمان لەگەڵ بەڕێز ئەمجەد حوسێن پەنایی کردووە کە سەرنجام بۆ بینینی ئەم وتوێژە ڕادەکێشم. سەرەتا سڵاو و ڕێزمە زۆر بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی و زۆر سپاسی ئێوەکەم بۆم بەرنامە. هەروەک ئاگادارن بە بوونەی 10 دەسامبر ڕۆژی جیهانی حقوقی بەشەرە یا ناوزەت کراوە بە ڕۆژی جیهانی مافی مرۆڤ کە لەو ڕۆژە لە شوێنە گشتیە نێونەتەوەیەکان کۆڕ و کۆبوونەوە یا کۆنفرانسەلی متعدد نسبەت بەوە ئەگەرێت. ئیمساڵیش لە پارلەمانی ئوروپا یەکێ لە پانێلەکانی پارلەمانی ئوروپا بەم بوونەوە بۆ بەبوونەی 10 دەسامبرە و کۆبوونەوەی کۆنفرانسی بەڕێوەچوو کە زۆرێک لە چالاکانی کورد و ئێرانی داوت کرابوون کە بەخۆشیەوە منیجێکە لەو چالاکانە بووم لەلایەن بەرپرسینی ئەم پانێلە یا کەسانێوە ئەم کۆنفرانسانە ڕێخست بۆ ئێمەیان داوت کرد بوو کە من و چەند چالاکی تری دیکەی کورد و چەند چالاک و ڕۆژنامەوانی ناسراوی ئێرانی بەشدار بووین. ئەوەی جێگەی باسە لەوێ باسێک لە بەگشتی لەسەر مەسەلەی پێشەلکاریەکانی مافی مرۆڤ لە ناوچەکە کرا، باسێک لەسەر مەسەلەی حقوق بەشەر لەسەر مەسەلەی بەتایبەت مەسەلەی حقوق بەشەر لە ئێران و وڵاتانی پێشەلکاری مافی مرۆڤ لە ناوچەکە بە ئام کە زۆرێک لە وڵاتانی عەرەبی زۆرێک لە وڵاتانی دیکە کە ئێستا بە پێشەلکاری مافی مرۆڤ لە ناوچەکە ناسراون کە ئێران یەکێ لە وڵاتانە بوو و یەکێ لەو وڵاتە لە بە وڵاتێک ناسراوە کە هەموارە پێشەلکاری مافی مرۆڤە و مافەکانی مرۆڤ لە وڵاتەکەی خۆی پێشەل دەکات و بە قەوڵی هەنێژن حقوقی شاروەندانی خۆی نادیدا دەکرێەوە هەموارە مەورد و زرم و زوڵم و ئازەخیان قەراردا. بەڵام ئەوەی کە دیارە ئێمە لە حاشی ئەم کۆنفرانسە کە یەک شتی باش و هاوکات و لەگەڵ مانگرتی گیراوانی سیاسی لە زندانی ناوەندی شاری ڕۆمیە ئێمە و چەند چالاکی دیکەی کورد تەلاشمان کرد کە لەم دەرفەتە استفادەکەین و نامە و گزارشێکی ئامادەمان کردو بە چەند پارلەمانتار و چەندین بەرپرس لەم بەشە کار دەکەن و بەتایبەت چاومان بە پەرلەمانتاری کرد کە ئیتالیاییەوە لەسەر دەوڵەتی ئیتالیا لە پەرلەمانی ئوروپا ئەندام پەرلەمانە لەبەر ئەوە بە خەو خۆمانەجێ ئێمە ئەو بەندی چاومان پێکەوت لەسەر مەسەلەی مافی مرۆڤ لە ئێران بە وردیتێکە باسمان بەتایبەت ئەم جزء لەژنەیەکە کە پەرلەمانی ئوروپا دانیابوو کاروباری ڕەسیدگی بە کاروباری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا خاوەرمیانە ئەمانە کە ئێرانی شامڵی ئەبێت. بەڵام یەکچت جێگەی سەرسۆرمان و جێگەی داخ بۆ ئێمەش ئەوە بوو هاوکات کە بە گفتەی ئەم پەرلەمانتارە دیارە چەکی ناوەکی و مەسەلەی ڕەسیدگی بە چەکی ناوەکی یا پەروەندەی هەستەیی لە ئێستاکە لە ئێرانە مەسەلەیەکی بەتایبەت نسبەت بە ئێران مەسەلەیەکی مهمە بۆ وڵاتانی پەنج بەلاوەیەک و بەتایبەت وڵاتانی پەنج بەلاوەیەک یا وڵاتانی ئوزو لە بەتایبەت لە ڕێکخراوی پەرلەمانی ئوروپا یا ئەتحادیە ئوروپا بەو لەژنانە ڕاگەیانەوە کە جارێ نابێ ئێرانیەکان تۆڕەکەن و مافی مرۆڤ بهێڵن دوای مانگی ژانەویەکە تا ئەو کاتە مذاکراتی چەکی ناوەکی تەواو بێ ئەو کاتە ڕەستەدگی بە مافەکانی مرۆڤیش ئەکەفتە دەستوری کارەوە. بەڵام ئێمە دیار بوو بلەخەرە لێرە چەندین کەسایەت ئێرانی هاتبوون، چەندین ڕۆژنامەنگاری ناسناوی ئێرانی هاتبوون، ئەجمڵە بەرپرسینی رادیو فەردا و چەندین کاناڵی دەباتی دیکە لەوێ بوون کە وەکو CNN وەکو BBC وەکو کاناڵی ترکە ئێمە بەتایبەت بەرپرسین رادیو فەردا و چەندین کاناڵی تر کۆبوونەوەمان کرد داوامان کرد مەسەلەی حقوق بەشەر لە ئێران بەگشتی بەتایبەت لە ناوچە کوردیشینەکان زۆرتر پوشش بن بە بەتایبەت انتقادی ئەوەمان کرد کە ئەوان لەسەر مەسەلەی نەقسی حقوق بەشەر و گزارشەکانی پێشەلکاری مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت لە ناوچە کوردیشینەکان پوشش نادەن و هەموارە ئەمە کەمکاری بۆ لەلایەن ئەم دەستکە ڕاگەیاندانە و لەخرە تیرە و کراوە ئەوانە. و بەخۆشی و ئێمە گزارشێکی لە گزارشی مانگرتوانی گیراوانی سیاسی ناوەندی ئورومیە
ئامادەمان کرد و لیستی گیراوان گزارشەکەیان نەحوەی پەروەندەکان دامان بە بەرپرسی پانێلەکە کە دوانیان دوو پارلەمانتار بوون و چەندین کەسایەتی حقوق بەشەری ئوروپایی کە ئێمە داوامان لێیان کرد کە هەڵوێست بگرن لە وڵاتەکانی خۆیان داوا بکەن لەسەر مەسەلەی تێڕاگەیشتن بە نەقسی حقوق بەشەر زۆرتر پاگیری کەن و جیاواز لەوە بە هەرێک کاناڵێکێ بۆیان ئەکری دەوڵەتی ئێران تەختی فشاردانن کە فشار لەسەر گیراوانی سیاسی لە ئێران بەگشتی و بەتایبەت لەسەر دانیێنی سیاسی کورد کەمەوە کاتەوە پانێلەکە سەعاتی 9 دەستی پێکرد تا سەعاتی 2 کۆنفرانسەکە لە سێتیان پانێل تێک هاتەبوو کە بەخۆشی و وتم هەروەک وتم کۆمەڵێن باس و لەسەر بەئام بەگشتی لەسەر پێشلکاری مافی مرۆڤ لە ناوچەکە بوو. باشداری نوێنەرایەتی کۆمەڵە لە ساڵیادی دامەزراندنی حیزبی زەحمەتکێشانی کوردستان لە هەولێر بە بۆنەی ڕێزگردن لە ساڵیادی دامەزراندنی حیزبی زەحمەتکێشانی کوردستان نوێنەرایەتی کۆمەڵە لە شاری هەولێر بروسکەی پیرۆزبایی کۆمەڵەیان ئاراستەی ئەو حیزبە کرد. ڕۆژی شەممە ڕێکەوتی 13 مانگی دەسەمبری 2014 وەفدێکی نوێنەرایەتی کۆمەڵە لە هەولێر بەشداری لە ڕێوڕسمی ساڵیادی دامەزراندنی حیزبی زەحمەتکێشانی کوردستانیان کرد. وەفدێکی نوێنەرایەتی کۆمەڵە لە شاری هەولێر بە سەرپەرشتی هاوڕێزا گرۆز خۆسرەوی ئەندامی کومیتەی ناوەندی و بەرپرسی نوێنەرایەتی کۆمەڵە لە هەولێر و سامان ڕیشە ساحێب یاریدەدەری نوێنەرایەتی کۆمەڵە لە هەولێر بە بۆنەی 29مین ساڵیادی دامەزراندنی حیزبی زەحمەتکێشانی کوردستان بە ڕسمی سەردانی بنکەی سەرکردایەتیان پارتیان لە شاری هەولێر کردو لەلایەن بەڕێز بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزبی زەحمەتکێشانی کوردستان و هەروەها ئەندامانی سەرکردایەتی ئەو پارتە پێشوازی گەرمیان لێکرا. لەم بۆنەیەدا وەفدی کۆمەڵا بروسکەی پیرۆزبایی خۆیانیان پێشەش بە سکرتێری حیزبی زەحمەتکێشان و هەموو ڕێبەری و کادری ئەو حیزبە کرد و هیوای سەرکەوتن و پێشکەوتنیان بۆ بە ئاوات خواستن. نوێنەرایەتی کۆمەڵا هەولێر. کۆنفرانسی ساڵانەی ئەندامانی کۆمەڵە لە نۆروێژ سەرکەوتوانە کۆتایی پێهات. کۆنفرانسی ساڵانەی ئەندامانی کۆمەڵە لە نۆروێژ پاش 2 ڕۆژ کاری چڕۆپڕ لێکدانەوەی راپۆرتی ساڵانە و هەروها خستنەڕۆی چەندین ئەرکی نوێ بۆ کار و هەڵسوڕاوان لە داهاتوودا سەرکەوتوانە کۆتایی پێهات. ڕۆژانی شەممە و یەکشەممە ڕێکەوتی 13 و 14 مانگی دەسەمبری 2014 زاینی لە شارۆچکەی سترۆمێن لە وڵاتی نۆروێژ کۆنفرانسی ئەندامانی کۆمەڵە بەڕێوەچوو. ڕۆژی یەکەمی کۆنفرانس کە کراوە بوو تێیدا نوێنەرانی چەند حیزب و ڕێکخرا و هەروەها کۆمەڵێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە تێیدا بەشدار بوون. پاش مەشروعیەتدان کۆنفرانس کاتژێر 14 بە فەرمی دەستی پێکرد. هاوڕێ مەنسوور تۆفی وەک بەڕێوەبەری ڕۆژی یەکەمی کۆنفرانس پاش سرودی بانگەواز و ڕاگررتنی خولەکێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێبازی ئازادی و عەداڵەتی کۆمەڵایەتی و هەموو گیانبەختکردوانی ڕێگای ڕزگاری کوردستان ڕیزی بەرنامەی کۆنفرانسی ڕاگەیاند و بە فەرمی کۆنفرانس دەستی بەکارەکانی خۆی کرد. دواتر هاوڕێ ئیبراهیم کۆنەپۆشی بابەتێکی لەسەر هەوڵ و پیلانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ لە نێوبردننی سروشتی کوردەواری، شێواندنی جۆغرافیای کوردستانی ڕۆژهەڵات و جنایەتەکانی ڕژیم لە کوردستانی ڕۆژهەڵات پێشکەش بە ئامادەبووان کرد. دواتر ئامادەبووان بە دەربڕینی ڕاو سەرنجەکانی خۆیان بابەتەکەیان دەوڵەمەندتر کرد. هاوڕێ ناسر سۆفی بە نوێنەرایەتی لەلایەن کومیتەی کۆمەڵە راپۆرتی کار و خەبات و چالاکی هاوڕێیانی کۆمەڵە لە ماوەی ساڵی ڕابردوودای پێشکەش بە ئامادەبووان کرد. تێیدا ئاماژە بە سەردێڕی کار و چالاکیەکان، بەرنامە و پلانەکان و گرفت و ئاستەنگەکانی بەردەم بەڕێوەچوونی پلانەکان لە هەموو بوارەکاندا کرد. لەم بەشەدا بەشداربووان سەرنجی خۆیان دەربڕێ و پێشنیار و تێبینیەکانی خۆیان پێشکەش بە کۆنفرانس کرد. بەڕێز ئاری لەلایەن کومیتەی هاوکاری پەیامی کومیتەی هاوکاری هێزە سیاسی کوردستانیەکانی پێشکەش کرد و دواتر بەڕێز دکتۆر شەهاب ڕۆستەم نوێنەری یەکێتی نیشتمانی کوردستان لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە پەیامی پیرۆزبایی پێشکەش کرد. بەڕێز کاک ئەسعەد خزری بەرپرسی کومیتەی حیزبی دموکراتی کوردستان لەلایەن ئەو حیزبەوە پەیامی پیرۆزبایی پێشکەش کرد. بەشێکی دیکەی کۆنفرانسەکە تەرخان کرابوو بۆ کردنەوەی فەرمی فێرگەی کۆمەڵە لە ئۆسلۆ. بەم بۆنەوە هاوڕێ ئیبراهیم کۆنەپۆشی کورتەباسێکی لەسەر مەبەست لە سازدانی فێرگا، وانەکانی فێرگا، مامۆستاکانی فێرگە و شوێنی فێرگا پێشکەش کرد. شایانی باسە کۆمەڵێک کەسی سەربەخۆ وێڕای پێشوازی لە کردنەوەی فێرگا ئامادەی خۆیان بۆ هەموو جۆرە یارمەتی بە مەبەستی باشتر بەڕێوەبردننی ئەو فێرگەیە دەربڕی.
پاش حەو کاژێر کاری چڕوپەر کاژێر 19 بە دەنگی زوڵاڵی هاوڕێبێر و سەڵەواتی و بە پێشەشکردنی چەند پارچە شێعر ڕۆژی یەکەمی کۆنفرانس کۆتایی پێهات. شایانی باسە هونەرمەندانی ناو ڕیزەکانی کۆمەڵا هاوڕێیان بەهار فاتمی و هوشیار ئیبراهیمی پاش کۆتایی ڕۆژی یەکەمی کۆنفرانس بەرنامەیەکی هونەریان پێشکەش کرد. ڕۆژی دووهەمی کۆنفرانس کاژمێر 12 بە سرودی بانگەواز و ڕاگررتنی خولەکێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕێیانی گیانبەختکرد و دەستی پێکردەوە. سەرەتا لەلایەن هاوڕێیانی ئەندامی بەشدار لە کۆنفرانس 3 هاوڕێ بە ناوەکانی شاناز بابایی، خالد مەجیدی و فەردین سەڵەواتی وەک هەیئەت ڕەئیسەی کۆنفرانس دیاری کران. هاوڕێیانی کومیتەی پێشوو هەندێک راپۆرت و باسی ناوخۆی ئەندامانیان پێشکەش کرد و هاوڕێ جەماڵ میرزادە راپۆرتی ماڵی تەشکیلاتی کۆمەڵا لە نۆروێژی پێشکەش کرد. راپۆرت و باسەکان لەلایەن هاوڕێیانی ئەندامەوە بە تێروتەسەلی شیکاریان لەسەر کرا. هاوڕێیانی ئەندام ڕەخنا، تێبینی و سەرنج و پێشنیارەکانی خۆیان لەسەر کاری ڕابردوو داهاتوو باس کرد. هاوڕێ سالار ئاشناگەر ئەندامی کومیتەی دەرەوەی وڵاتی کۆمەڵە و بەرپرسی ئیسکاندیناوی کۆمەڵا لە ڕێگای تۆڕی ئینتەرنێتەوە بەشداری کۆنفرانسی کرد و وێڕای پیرۆزبایی کۆنفرانس و هیوای سەرکەوتن بۆ کۆنفرانس کورتە راپۆرتێکی لە پلۆنۆمی کۆمەڵا پێشکەش بە ئامادەبووان کرد. دوایین بەشی کاری کۆنفرانس تەرخان کرابوو بۆ هەڵبژاردننی کومیتەیەکی نوێ. پاش ئەوەی کۆنفرانس بڕیاریدا کە بۆ دەورەی داهاتوو 5 نەفەر وەک کومیتە هەڵبژێردرێن، کۆنفرانس چووە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە. کۆمەڵێک زیاتر لەو ڕێژەیە خۆیان بۆ ئەندامەتی لە کۆمیتەی نوێدا پاڵاوت. پاش هەڵبژاردن بە شێوازێکی تەواو نهێنی و دموکراتیک 5 نەفەر لە هاوڕێیان وەک کومیتەی نوێروێژ هەڵبژێردان کە بریتین لە بەهار فاتمی، سورینا مەحمودی، شۆڕش خان عەلیزادە، مەنسوور سۆفی و ئیبراهیم کۆنەپۆشی. کاژمێر 18 سەر لە ئێوارەی ڕۆژی یەکشەممە لە کەشێکی هاوڕێیانە و دۆستانەدا لە ناو خۆشی و شادی هاوڕێیان کۆنفرانس کۆتایی بەکارەکانی خۆی هێنا. شایانی باسە ئەم حیزب و ڕێکخراوانی خوارەوە یان ڕاستەوخۆ یان بەناردنی بابەت و پرووزگەی پیرۆزبایی بەشداری کۆنفرانسەکە بوون. یەکێتی نیشتمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان، حیزبی دیموکراتی کوردستان، ڕێکخراوی خەباتی شۆڕژگێڕی کوردستان، کومیتەی هاوکاری هێزە سیاسی کوردستانیەکان لە نۆروێژ، پارتی دیموکراتی کوردستانی باکوور، حیزبی زەحمەتکێشانی کوردستان، پارتی ئازادی کوردستان، کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، کومیتەی نۆروێژ. کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە فەرمی وەک ئەندامی چاودێر لە سوسیالیست ئینتەرناسیۆناڵ وەرگیرە. کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە فەرمی وەک ئەندامی چاودێر لە سوسیالیست ئینتەرناسیۆناڵ وەرگیرە. دوای پانێلەکە هەریەک لە بەڕێزان ژێل بەرپرسی کومیتەی ئەندامگیری ڤالیز ئایالا سکرتێری ئینتەرناسیۆناڵ سۆسیالیست پیرۆزبایی و خۆشحاڵی خۆیان بۆ هاوڕێیانی کۆمەڵە دەربڕی و هاوڕێیانی کۆمەڵاش بە نووسراوەیەک سپاس و پێزانینی خۆیان پێشکەش بە هەردوو بەڕێزان کرد. لە ڕۆژانی هەینی و شەممە 12 و 13 مانگی دەسەمبری 2014 کۆبوونەوەی شۆرای سۆسیالیست ئینتەرناسیۆناڵ لە شاری ژنەف وڵاتی سویس بەڕێوەچوو. ئاشتی و ئەمنیەتی نێونەتەوەیی، ڕێگەچارە لەسەر ناکۆکی و بەرەنگاری لەگەڵ تێرۆریزم دروشمی سەرەکی شۆرای سۆسیالیست ئینتەرناسیۆناڵ لەم کۆبوونەوەیەدا بوو. کۆبوونەوەکە بە وتەکانی هەریەک لە بەڕێزان جۆرج پاپاندریۆ سەرۆکی سۆسیالیست ئینتەرناسیۆناڵ و ئانتۆنیۆ گۆتریەس بەرپرسی ڕێکخراوی پەنابەرانی سەربا ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و لوئیس ئایالا سکرتێری سۆسیالیست ئینتەرناسیۆناڵ و مۆدیتۆری دەستی بەکاری خۆی کرد. لەلایەن بەڕێوەبەرانەوە بۆ کۆبوونەوەکە چەندین پانەلی جیاواز داڕێژابوون کە بریتی بوون لە ئاشتی و ئەمنیەتی نێونەتەوەیی، ڕێگەچارە لەسەر ناکۆکی و بەرەنگاری لەگەڵ تێرۆریزم، دۆخی کۆچبەری و کێشەی پەنابەران، هەوڵدان بۆ پەرەپێدانی دموکراسی نوێ و بەهێزترکردنی ئەو دموکراسیە کە تا ئێستا هاتووەتە دی. راپۆرتی سکرتێری سۆسیالیست ئینتەرناسیۆناڵ لەلایەن بەڕێز لوئیس ئایالا، راپۆرتی کومیتە جۆراوجۆرەکانی ڕێکخراوی سۆسیالیست ئینتەرناسیۆناڵ وەک کومیتەی ماڵی و کومیتەی ئەندامگیری، پێشکەشکردنی پێشنیار و بڕگەی نوێ لەسەر بابەتە جۆراوجۆرەکانی پەیوەندیدار بە کۆبوونەوەکە. لە پەنەلی یەکەمدا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشداربووانی کورد بەگشتی باس و تێبینیەکانی خۆیان بۆ ئامادەبووان باس کرد و چارەسەری کێشەی کوردیان وەک ڕێگەچارەیەک بۆ سەقامگیرکردنی دموکراسی لە ناوچەکە و جیهاندا خستە بەرباس و لێدوان. لە بەشی راپۆرتی کومیتەی ئەندامگیریدا ڕاگەیەندرا کە کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران
بە فەرمی وەک ئەندامی چاودێر لە سۆسیالیست ئینتەرناسیۆناڵ وەرگیرا. دوای پانەلەکە هەریەک لە بەڕێزان ژێڵ بەرپرسی کومیتەی ئەندامگیری و لوئیس ئایالا سکرتێری ئینتەرناسیۆناڵ سۆسیالیست پیرۆزبایی و خۆشحاڵی خۆیان بۆ هاوڕێیانی کۆمەڵە دەربڕی و هاوڕێیانی کۆمەڵە بە نووسراوەیەک سوپاس و پێزانینی خۆیان پێشکەش بە هەردوو بەڕێزان کرد. لە بەشی پێشکەشکردنی پێشنیار و بڕگەی نوێ لەسەر بابەتە جۆراوجۆرەکانی پەیوەندیدار بە کۆبوونەوەکە بڕیارنامەیەکی هاوبەش بە کۆدەنگی حیزبە کوردستانیەکان لەسەر پرسی کورد پەسەند و ڕادەستی سەرۆکایەتی ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵ سۆسیالیست کرا کە ئەم چوار خاڵەی لەخۆگرت بوو. 1. داواکارین کە ئەو تاوانانەی لەسەر دەستی تیرۆریستان بەرامبەر بە کورد کراوە هەر لە شەڕ و کوشتاری خەڵکی بێتاوانەوە بگرێت تا ڕەفاندن و یەخسیرکردنی ژن و کچانی یەزیدی ئیدانە بکرێ. 2. پشتیوانی لە چارەسەری ئاشتیانەی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕێگای دیالۆگی ئاشتی و دەستەبەرکردنی مافە دیموکراسیەکانی کوردەوە. 3. پشتیوانی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە شەڕی پێشمەرگە و هێزە کوردستانیەکان دژی تێرۆریستانی داعش فراوانتر بکرێ. ئەوە جگەلەوەی کە داوای بەهاناوەچوونی ئەو ئاوارانە دەکەین کە ڕێژیان لە 1.5 ملیۆن تێپەڕی کردووە و بوونەتە ئەرکێکی یەکجار قرس بەسەر شانی حکوومەتی هەرێمەوە. 4. پارتەکانی ئەندام لە SE گوشار بخەنە سەر حکوومەتەکانیان تا هاوکاری زیاتری حکوومەتی هەرێمی کوردستان بکات بۆ دژایەتی ترۆر. هاوکات سەرکۆنەی هەر جۆرە هەوڵ و هاریکاریەک بکرێت کە پشتگیری لە داعش و هێز و گروپە تۆنڕەوە ئیسلامیەکان دەکات. لەلایەن کۆمەڵەوە هاوڕێیان خالد حسێنزادە ئەندامی کومیتەی ناوەندی و ئەندامی کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکان و کەیوان فەرامەردی ئەندامی کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکان و تەوار مدەڕەسی ئەندامی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات بەشداری کۆبوونەوەکە بوون. شایانی باسە لە پەراوێزی کۆبوونەوەدا هاوڕێیانی کۆمەڵە چەندین چاوپێکەوتنیان لەگەڵ میوانان و بەشداربووان لە وڵاتانی جۆراوجۆر ئەنجامدا. کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکان 14 دەسەمبری 2014. باشداری کۆمەڵە لە ڕێوڕسمی 26 سەرماوە لە شاری لینشۆپینگ. باشداری هەیئەتی کۆمەڵەی شۆڕژگێر لە ڕێوڕسمی 26 سەرماوت لە شاری لینشۆپینگ لە وڵاتی سوئێد. ڕێکەوتی 13 مانگی دەسەمبری 2014 هەیئەتێکی کۆمەڵە بریتی لە کاک ئیبراهیم مینەشەم و کاک محەممەد کوردی و کاک حاجی مبارزی یەکتا لە ڕێوڕسمی 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگەی حیزبی دیموکراتی کوردستان کە لەلایەن حیزبی دیموکراتی کوردستان لە شاری لینشۆپینگی وڵاتی سوئێد پێکاتبوو بەشداریان کرد. کاک ئیبراهیم مینەشەم لە وتارێک کە بۆ بۆنەوە پێشکەشی کرد وێڕای پیرۆزبایی لە حیزبی دیموکراتی کوردستان و ئەندامان و پێشمەرگەکانی حیزبی دیموکرات ئاواتەخواز بوو کە ڕۆژێک بۆ یادکردنەوەی هەموو پێشمەرگەکانی کوردستان لەلایەن هەموو لایەنەکانەوە دیاری بکرێ و لە هەموو پێشمەرگەکانی کوردستان بەبێ جیاوازی حیزبی ڕێز بگیرێ. کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کومیتەی ستۆکۆڵم. باوکی شەهیدێکی کۆمەڵە ماڵاوایی لە ژیان کرد. بەپێی هەواڵێکی گەیشت و بەناوەندی هەواڵی ڕۆژهەڵات ڕۆژی یەکشەمە 23 سەرماوەست کاک حەبیبەڵڵا میستری باوکی هاوڕێی گیانڕەخردووی نێو ڕیزەکانی کۆمەڵە شەهید مدریک میستری لە گوندی هەنیمنی سەربەشاری کامیێران لە تەمەنی 70 ساڵیدا بۆ هەمیشە ماڵ ئاوایی لە ژیان کرد. ئێمە وەک ستافی بەرنامەی پەیکی کۆمەڵە پڕبەدە سەرخۆشی خۆمان لە بنەماڵە و کەسوکاری کاک حەبیبەڵڵا میستری و سەرجەم خەڵکی گوندی هەنیمنی کامیێران ئەکەین و خۆمان بە شەریکی خەمیان ئەزانین. بینەرانی خۆشەویستی بەرنامەی پەیکی کۆمەڵە بەم جۆرە بەرنامەکەتان پێشکەشرا تا بە یەکگەیشتنەوەیەکی دیکە ئاواتمان خۆشی و شادی ئێوەی بەڕێزە. کات خۆش.